گریا لە مۆلی دەکەم هەر ئەوە ئاگا لێ بوو گر بەرز بوو ئێمە ئەلێرانە بن ئەمە هەموودەیە بووین هیچ ئەوە بڵێن خاوەنی تەنکەرەکە یان شۆفێرەکە یان مۆلی دەکە زیانی کێ ئێستا باشە زیانی گیانی یا مادی شتیوا کەوتووە ئارە وەڵاو تا هەموو ئەوە گڕی تێ بەرز سارێ بینار بۆ لە ڕوودا بەخوا ئاغامی تا ئەسانات ئێستا غەریقەکە وشایان جاریقە زیانی مادی چی مۆلی دەکەستا ئارە وەڵا تا ژوورەوە سووداوە تەنگەرە سووداوە ئەو سارە ئەبەلەنە سووداوە نازانم شۆرتە دروست بوو شۆرت لە باتریەکانەوە بوو لە کوێوە بوو ئێتر ئاگرەکە بەرز بۆ هەتا ئەو ڕای کرد چۆ ژوورە نازانم چی کرد کە هاتەوە گڕی کرد ئەلەوێ یەکسەر تایەکانی تەقی دوایی تەنکەرەکە تەقی کەس دەم ناوە نەمار ئەم ناوەوانزانی بانزیخانەکە یەگڕی کرد دوارجیاتەوە یەک دوو سارەی لێ بوو ئەلێ ئەوانە سووتان دواسیانێکیان فریا کەوتن بەڵام وەکانی کە فریا نەکەوتن جگە لە ئەو ئۆتۆمبیلێک کە گازی داگرتووە چەند ئۆتۆمبیلێک زیانی بەرکەوت بەڵام دوو ئۆتۆمبیل سوتاوە دانێکیان هەلیان ماوە دانێکشان لابرد بەڵام ئەم گەڕەکە بڕاتەوێ وانزانی تەقینەوەی